بەهۆی ئەم ئینەی کارەساتێکە لەم پرۆژەی ڕوویابەوەی تەقینی و بۆری و کە ژمارەیەکی زۆر لە پمپ و ماتۆڕەکانمان بوون بەژێر ئاوە ژمارەیەکی زۆر لە قفڵ و ئەجیزاتی ئەلکترۆنیمان زەرمەند بوون و ناتوانین لە ئیستایا ئیشان پێ بکەین. ئەم پرۆژەیە لە توانایە هەیە نزیکەی 80 بۆ 85,000 لە ئیستایا مەتر مکعب لە ڕۆژێکە ئاوبات بەڵام لە وەرزەکانی بەهار و زستان و بەشێک لە پاییزە توانای دابینکردنی زیاتر لە 120,000 بۆ 150,000 مەتر مکعبی هەیە بەڵام لەو مەوسیمانە ئێمە پێویستمان بە کەمترین ئاوە بەشێک لە ئاوەکەی سەرڕێژەکات و بۆ وەکو سیاحەت و لە سەرچنارە بەکارێت. ئێستا ئێمە لە دوێنیان نزیکی 35,000 مەتر مکعبمان ئاو ناردۆتە ناو شارەوە کە بەردەوام ئەمە لە کەم وزیاکردنایە بۆیە داوا لە خەڵکەکەین لە هاوڵاتیانەکەین کە بەکارهێنانی ئاو کەمکەنەوە بۆی بتوانین بەم تاقە ئینتاجیەی کە خستومانەتەوە ئیش بتوانین ئیدارەی هەموو شاربین وەک پێویست بتوانین ئاوی پێویستی ڕۆژانەیان نەک ئاوێکی کە وەکو ڕۆژانی پێشووتر کە بەکارهێنراوە ئەوانیش کەمیکەنەوە بۆی مە بتوانین تەختەی ینی پێداویستی دابینگری پێداویستیوان بکەین. هەموو بۆرێک معرەزە بۆی تووشی حاڵەتی وابێ لە بەرەوەی شوێنی لەحیمە ئەو شوێنە هەموو شوێنێکی لەحیم معرەزە شوێنی نقطەی زۆعفە لەو نقطە زۆعفانەوە دایما بەهۆی بەرزبوونی پرێشەری ئاوەوە ئەو کێشەیە دروستە بێ ئەوە ئەمە چەندین جار ئەم شتانە ڕوویاوەوە شتێکی واردە لە هەموو دنیاە شتێکی تازە نییە بەڵام ئێمە توانیمان لە ماوەیەکی کەمە کۆنتڕۆلی وەساکە بکەین هەرچەندە هەندێک زەرەرزیانی مادیمان هەبووە بەڵام زەرەرزیانی گیانیمان نەبوو شکر و هەندێک مزاحاتی کۆنیشمان هەیە توانین چاشیکەین هەند مزاحاتی تازەشمان هەیە هەندێک کێشەی تریتیایە هەبێ ئەوانەی پێچاکەین تەمان مەشروعەکە پێویستی بەوە هەیە سیانی زیاتر کرێت لە 2014 بێژگە لەوەی کە سەرف کراوە بۆ چاکردنەوەی مزاحەکە بڵێن بۆ ڕینۆڤێشن و بەرەپشتی مەشروعەکە پارەی تر سەرف نەکراوە بۆ شێوە زۆرە بەڵام ئێمە پێویستمان بەو مەبلەغە پارەیە هەیە بتوانین مەشروعەکە بە تەواوەتی بە کەفائی خۆی ئیش بکاتەوە. تەخمین ئەکرێت ئەو ڕۆژەی کە باس کرا لەسەر چاکردنەوەی پرۆژەکە بەسەبە لە جێ خۆیەتی بەڵام ئەکرێت لەو ڕۆژەش زیاتر بێ چونکە ئەوەی لە توانایە و دڵسۆزی ئەم کارماندانە و بەڕێوەبەرایەتی و هەموو بەڕێزەکان و خۆشەویستەکانی شار توانیمان ئاو بینەوە بە چەنگەڕێکێکی شار تەخمینێکی ئەوەلی داوای 100 ملیۆن دینار کرا بەڵام بە پێوەی دیکە ئیمڕۆ ئێستا تەخمینی زەرەرەکانەکەین تەسەورەکەم بڕەکە بۆ دووسێن زیاد بکات. تەخمینیان کردووە پێویستیان بە 100 ملیۆن دینارە بۆ چاکردنەوەی پمپەکان و ڕاستکردنەوەی ئەو بەشانەی کە بەهۆی شکانی بۆڕێکە و کە ئاو چۆتە سەر پمپەکان و بەشەکانی تر پێویستیان بە 100 ملیۆنەوە پێویستیان بە 25 ملیۆنیشە بۆ هاندانی کارمەندان و تەکنیکارانی پرۆژەکە. ئێستا تا ڕادەیەک پرۆژەکە تا ڕادەیەکی باس چاکراوەتەوە بە شێوەیەکی کاتی بەڵام ئەمە مانای ئەوە نییە خەڵک بتوانێت وەکو پێشکانی بۆ ڕێکە ئاوەرگێ بەڵام کارێکیان کردووە کە تا ڕادەیەک ئەو ڕۆژانە بە چەند سعاتێک گاتە تەواوی گەڕەکەەکانی سلێمانی بەڵام ئەمە ڕەنگە لە هەفتەیەکەوە تا 2 هەفتە بخانێت تا تەواوی بەشەکانی چارەسەرەکرێەوە تاوەکو ئاو وەکو پێشکانی بۆ ڕێکەی لێدێت.